لە ساڵی 2015ەوە 444 کەس لە دادگاکانی هەرێمی کوردستان بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرچووە، بەڵام سزاکە جێبەجێ نەکراوە. بەڕێوەبەری گشتی چاکسازی کۆمەڵایەتی لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەڵێت ئەوان هاوشێوەی بەندکراوەکانی دیکە مامەڵەیان لەگەڵ دەکرێت، بەڵام مافی وەرگرتنی مۆڵەتیان نییە. ئاماری ئەمڕۆ 444 کەسمان هەیە لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان کە بەم شێوەی خوارەوەی یەکەم هەولێر 151 کەسمان هەیە، سلێمانی 157، دۆک 105 کەس، لە ژنان و مناڵان هەولێر 11 کەس، ژنان و مناڵانی سلێمانی 12 کەس، ژنان و مناڵانی دۆک 8 کەس. ئەوەندەمان هەیە جیاکراونەوە چون لە قاعەکانیان جیایە هۆڵەکان، بەڵام هەمان خزمەتگوزاری ئەو خزمەتگوزاریانی کە هەیە ئەوانش دەگرێتەوە، بەڵام تەنها ئیجازەی چوونە ماڵەوەیان نییە. بڕیاری ڕاگررتنی سزای لە سێدارەدان لە هەرێمی کوردستان وەک پارێزەرێک دەڵێت گرفتی بۆ دادگاکان دروست کردووە، لە ئامانکادا بۆتە هۆی زیادبوونی پەنابردن بۆ تۆڵەکردنەوە و یەکلاکردنەوەی کەیسەکان بە سوڵحی عەشایری. دەگەینە ئەوەی سزای لە سێدارەدان لۆ ئەو شەخصە وەرگرین یانەوە ئەو تاوانبارە وەرگرین، بەڵام لە حالەتێکدا ئەوە جێبەجێ ناکرێت. ئەوەش کێشەی زۆری دروست کردێ بۆتە هۆی ئەوەی لایەنی تەرەفی تاوانی لێکراوە بەو سزایە ڕازی نەبی، بەو حکومەیە ڕازی نەبی، لە تەرەفی مەقابل هەستاوە لە دەرەوەی دادگا تۆڵی خۆی ساندۆتەوە، گوتی من مەوزوعەکەم لە دادگا زۆری خایاندووە، هەستاوە تۆڵی خۆی کردوێت و کێشەکە گەورەتر بۆتەوە. لە ئابی ساڵی 2015 بە بڕیاری سەرۆکایەتی هەرێمی کوردستان سزای لە سێدارەدان لە هەرێمی کوردستان ڕاگیراوە. ڕێخەری سپاردە نێودەوڵەتیەکانیش دەڵێت بڕیارەکە کاردانەوەی باشی هەبووە لەسەر ئەزموونی هەرێمی کوردستان لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتی و ناخۆیەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.